دو منداڵ پێکەوە سوتا بوون جەستێ هەر منداڵێکی جیاواز جێیەکێ بوون وەختە هەلم گرت پارچەمو کرد بە دەست و پشت و لاق و ئەو پێ ئاسێ بوون لە بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆرانین دوێنێ یوسف سادی کە کارمەندێکی بەڕێوەبەرایەتەکەیە بەهۆی خەمخۆری و چاڵاکی و بوێری و لێزانی لە کاتی ڕووداوەکان وەکو باشترین کارمەندی ساڵ لە بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران دیاری کراوە من بۆ گفتوگۆی زیاتر ئەچمە لای خۆی کاک یوسف سڵاوتان لێبێ چۆن بوو بۆ تۆ کە دوێنێ وەکو باشترین کارمەندی ساڵ دیاریکرا لە بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران سپاس کە بایکام جۆر هاتنە لێرە سپاسیان گوتیام ئەوە زۆر سپاسیا مدیری خۆ ڕای مقدم کاروان میراو دەلیتیام کە یەکەم شخص وەکی گوتی ئەتو کارمەندێکی ڕێکوپێکی ئەوەی جێ شانازیە بوو من جێ دەستخۆشیە بوو گەشت کارمەندا و ئەفسەر و مدیری من تا چەند دڵخۆش بوو دوێنێکە وەکو کارمەندی ساڵ وەڵا بەرە دڵخۆشیە من وەکی گوتی زۆر بوو دڵخۆشیەکە چییە چاپلا بە دەستێکی نەوەتە لێدا کارمەندێت هەی گەلمەکی کاک دڵبرین بە تەنیا وەکی گوتی نەشم ئیشێکی بکەم یان ڕووداوێکی نەخوازە کۆنتترۆل بگەم یان کاک ساڵارە هەی کارمەندە شوفرێمەیە ئەگەر ئەوە پێکەوە نەبین چ ئاگرێت تشتێکیان ڕووداوێکی نەشم کۆنتترۆلکە باس لەوەکەن خۆت بڵێم کارمەندی لە نێو بەڕێوەبەرایەتیەکە بەس کە ڕووداویش هەبێت دەرەچی هەرچەندە ئەرکی تۆنی ئەمە چۆنە ئەوە کارمەندە ئێستا ئەوە 20 ساڵە کارمەندە ئایکردکوژینەوە بووم ماوەی چەند مانگەکە تقریبا چەند مانگەکە لە بنکەی داوامکەم ئایدە پشکنی نمە بەس وەکی گوتی جلکێت خۆ جلوبەرگ و خۆدا و تشتە خۆ تەسلیم نەکردە ئەگەر ڕووداوەک بیت تشتێک بیت گەل جماعەتە دووڕاچم ئیشێک یارمەتی هەب یارمەتیەوەندە لە ماوەی ئەو ساڵی ڕابردوو یەکێک لە ڕووداوە قورسەکانیان ڕووداوێکی ناخۆش کە بینی بێت چوبی تێسەری چ ڕووداوێک بووە وەڵا برا ڕوودا و زۆر بووینە یعنی ئەگەر لە حاڵەتی مردن بگیرە خنکا بگیرە زۆر تش بووینە یە بینای بگیرە بەس وەختێ ڕووداوەکم دیت دوو منداڵ پێکەوە سوتا بوون جەستێ هەر منداڵێکی جیاواز جێیەکێ بوون وەختە هەلم گرت پارچەمو کرد بە دەست و پشت و لاق و ئەو پێ ئاسێ بوون ئەو ڕووداوەکی گوتی زۆرە بووم دڵتەزیم بوو کە ئەسنە سەر ڕووداوەکانیانی بە تایبەت تاوای کارمەندانی بەرگری شارستانی هەمیشە جیانتان لە مەترسیدایە ئەمە چۆنە بۆ ئێوە بڵێم نەبوو بە مەترسی بۆ وەڵاهی وەکی گوتی دووسێ جا هەموو کارمەندە بەرگری شارستانی کە چنە ڕووداوەکێ یەکەم جار سڵامەتی خۆ بپارێزن بەس هەندێک حاڵەتێت هەی کە دەستێمە نییە ئێستا ڕووداوەک هەبووە ناو خانێکی سێقات ئەمە ئاسێ ببوون ئەگەر بە برا دڵبری نەبووە لۆت نەدا بە حەبلم پێ نەبوو بەخۆی ناتۆمە دەرێ خودە خرا برای بنووسی دڵبری ئەوە یارمەتی دەرێ من بووە کە هاتمە دەرێ ئەڵێن زۆر جارانی لە کاتی ئەرکیش نەبی کە ڕووداوێک هەبێ یان بزانی ڕووداوێکی ئەگەر ڕێوە بۆ داوام یان ڕێکەچی بۆ شوێنی ڕووداوەکە وەڵا ئەگەر جمعات دەر نەچوو بوون پێکەوە دێمە دوور مەسەلەن تاخیر نەبم دێم گیاون دەرچمەگە دوێرە دابم بەرەگە دەرچوو بن سەورە خۆ یان سەورە جماعەتێکی دیدە چمە یارمەتیەوە چی وای لێ کردی بۆ شێوێت دڵسۆز بێ و هەموو دڵسۆزیە چییان وەڵا براوە ئەرکەکی ئەخلاقیە نەوەکی گوتی ئەرکەکی ماڵیوێتی ئەوە ئەرکەکی ئەخلاقیە یعنی هەر کام نەستنێ هەموو کارمەندە بن کە بەرگری شارستانی وەنە وەکو هاوپیشەی کاک یوسف ئەگەر وەسفی کاک یوسفمان بۆ بکەی لە ئەرکەکانی چۆنە لەگەڵ ئێوە چۆن ئەرکەکانی ڕاپەڕێنێ ڕاستی کاک یوسف کارمەندێکی زۆر زۆر دڵسۆزە حتا تقریب 20 ساڵە پێکەوەینە لە هەموو ڕووەکیوە تەقسیری نەکردە ئێستا تقریب ئێستا نەقلی کارگێڕی بووە هەر ڕووداوێک هەبیتن ئەگەر بەخۆ بەس ئاگاداربی بزانانی هەردوو کەڵ هەیە ئاگر لە شوێنێک هەیە بێ ئەوەی ئاگادار بکرێتەوە فەوری دێت بەخۆی دێت لە دوو سیاری هەریقی دێتە سەر ڕووداوی جلوبەرگی خۆیەوە جلوبەرێکی تەحویل نەداینە بەس بۆ ئەوەی یارمەتی کارمەندی بدەن لە ماڵەوەش بێ کە بزانێ ڕووداوێک هەیە خۆی دێ بەدوا ڕووداوە بەڵێ زۆر جار بە سیاری خۆی بە دوو سیاری هەریقیکەتی تا گەشتە سەر ڕووداوی تا چەند ئەرکی ئێوەی ئاسان کرد و ئەرکەکەی ئێوە ئەرکێش قورسە بەڵام هاوکارێکی واتان هەبێت تا چەند کار ئاسانیە بۆ ئێوە زۆر کار ئاسانیە زاری وەیە کاربەندنەیە لەوانێت بە ڕوبعی وشی پێ نەکری شارەزایە لە هەموو ئیشێکی لە هەم لە ئاگ کوژێنەوە هەم لە کاری ڕزگارکردنە زۆر شتی تر